باشە بەڕێزان و خۆشەویستان، حرمەتێکی زۆرم بۆتان هەیە بۆ هەموو لایەکان. هیوادارم کە هەمیشە باش بن. بەڕێزانی من با ئەو قەڵەمەش بێنم ئەوەتە با هەموو بەڕێزان کۆ بنەوە ئەو کاتە قسە باسەکانی خۆمانەکەین ئەم شەویش وەکو دوێنێ یا ئەم بەیانیە ڕیکلام بۆ کردبوو کە ئەو زۆر باش کە ئەم شەو لە خزمەتان نابم بۆ کۆمەڵی قسە باس. هەمووتان بەخێر بن سەرچاوی ئارام ئەحمەداتن. خۆشەویستانی من بەخێر بن سەرچاو. بە هەموو بەڕێزان کۆ بنەوە ئەو کاتە ئەچێ ناو قسە باسەکان. یەک دوو دەقیقە تەحەممول کەن. خۆ باشە، ڕسم باشە، شت باشە، هەموو شتێک تەواوە، یعنی بێگرێ و گۆڵە با بڵێ. ئەها زۆر چاک. یاخوا بەخێر بێن سەرچاوی من عەزیزان و خۆشەویستان. هیوادارم کە لە هەر گۆشە و کەنارەکان چ لە کوردستان چ لە وڵاتانی دەرەوە کە هەمیشە لە خۆشی و ئاسوودەیە بشین دوور بن لە دەرد و بەڵاو لە مەشاکیل. بەڵام بەداخەوە قەدەری ئێمەی کوردا بۆ جۆرەیە کە ئەیبینین و بەڕاستی ژیانەکە ژیانێکی نۆرماڵی و هەمیشە ناو تەنگژە و کێشە و ململانی و بێنەوە بەرە و ئەرم بابەتانێنی ئاسوودەیی بە خۆمانەوە نابینین لەبەرەوەی کە مەحکوم کراوین بۆ یەکە کوردین. خۆشەویستان، لەوە زیاتر کات ناگرم و ئەچمە ناو جەرگەی قسە و باسەکان و وردە وردە بۆتان باسەکەم کە چی گوزەراوە و چی ئەگوزەرێت. عەزیزانی من، ڕاستیەکەیەوەیە با لێو دەست پێ بکەین لە کودەتاکەی هەشتی حەوتەوە وردە وردە بشینە ناو کرۆشی مۆزوعەکان. هەمووتان ئەو ڕاستیە زانن کە هەموو کودەتایەک لە مێژووە چەند کاتژمێرێ خایەنێ، لە دوای چەند کاتژمێرێ ئەبێ حەسم بکرێ، ئەگەر نا یا ئەبێتە شەڕی ناوخۆ یان کودەتاکە شکست ئەخوا و سەر ناگرێت. ئەو کودەتایی کە بنەماڵەی بازانی و پاڤێڵ و قوبات کردیان لە لاهوری شێخجەنگی لە یەکەم دەقەوە فەشەلی هێناوە. ئەوە ئەبێتە مانگونیوێک، ئەوەی نەماوە بۆ مانگونیوێ ئەم فەشەلە ڕاکێشن و خۆشیان نازان چی بکەن و لەکوێ ئەم هەموو بچڕانە گرێ بدەنەوە و بتوانن بە ڕێگەی لە ڕێگاکان نەتیجە گیری بکەن یان نەتیجە بەدەست بێن. هەموومان نەزانین کە مەسەلەی ژەهر خواردووکردنی پاڤێڵ بڵق دەرچوو. مەسەلەی جاسوسیکردن لە ماڵی مام جەلالە ئەمەش هەر بڵق دەرچوو. مەسەلەی قاچاقچێتی لەگەڵ درۆی زەبەلاحی چاکسازیە دیسان هەر بڵق دەرچوو. شکاتکردن و بە دادگاکران ئەوە بوو کە لاهوری شێخجەنگی چووە بەدەمی دادگا، ئەویش دیسان هەر بڵق دەرچوو. دوای ئەوەی کە هەموو ئەوانە فاشیل بوون، هەر هەفتەی جارێ بەسەرخۆشی پاڤێڵ و شێخ جەعفەر و ئەوانە بڕیارێک دەدەن دەوری ماڵی لاهورەگرن، ئەوەیش هەمووی بۆ فشار دروستکردنە. ئەگەر شەڕێکی وا بکرێ کە هیوادارم نەکرێ، ئەوە هەموو لایەک باجەکەی ئەدەن و بەڕاستی زۆ خراپەکەوێتەوە کە هەموومان تەمەنای ئەوەمانەکە بابەتی وە نەیەتە گۆڕێەوە نەکرێ. هەروەکو ئێوازان سەرەتا وتیانە بێ کوردستان جێبێڵێ، ئەمە نەکرا. وردە وردە کەمیان کردەوە کاتەکەی با بڕوا دوای هەڵبژاردنەکان بێتەوە. جا بۆچی بڕوا؟ ئەمە بۆ خۆی مەتەڵێکە مەگەر تەنها خۆیان هەڵی بێنن. ئەژینا لە دنیایە ئێمە شایەتی بەڕاستی نمونەیوانی. ئاخری پاڤڵ دوێنێ درۆیەکی قولابی کرد، هەندێک لە ئەندامانی سەرکردایەتی بان کرد تا کڵاویان کاتە سەر، ئەوەی کە گوایە ڕێکەوتنی لەگەڵ لاهورا کردووە و لاهور خۆی ڕازیە و ئێوەش واژۆی بۆ بکەن تا بڕوە. ئەم پەلە قاژە و درۆکردن و کڵاو لەسەر نانانە تەنها و تەنها بەرهەمی دۆڕانە و بەرهەمی شکستێکی حتمیە. یەکە ئەندامانی سەرکردایەتی بانگەکە بۆ دەباشان پێیان ئەڵێ واژۆیەکم بۆ بکەن کە لاهور لە کوردستان شێ دەرەوە. هەڵبەتە ئەم کۆبوونەوەیە یا ئەم داوەتکردنە یا ئەم بانگێشکردنە بۆ دەباشان دوای ئەوە هات کە لە 7 کەس لە ئەندامانی مەکتەبی سیاسی 8 کەسیان حزوریان هەبووە و 3 ڕۆژ بەر لە ئێستا بەیان نامەیەکیان دەرکرد
لە دواییە وەفدێک چۆ لای لاهوری شێخجەنگی پەیامە ئیکسپایرەکەیشیان هەر ئەوە بوو کە پاڤێڵ ئەڵێ با بڕوە ئێکاکە ناڕوەت ئاخر کوردستان بەڕاستی مرشی باوشی هیچ کەسێک نییە ئەم پاڤڵە یا ئەم نائینسانە نایەوێت لەوە تێبگا کە کۆکردنەوەی ئەو واژۆیانە یاسایی نییە و بە زۆرە لەژێر هەڕەشەدایە و ئەمە نایخوا و کاری پێ ناکرێ پاشان تۆ درۆت کردووە باسی ڕێکەوتنی کردووە لەگەڵ لاهورە کە شتیوا لە ئارەدا نەبووە با لە هەموو ئەمانەش بگوزەرێن خۆشەویستانی من بە فەرزی ئەوەی هەموو سەرکردایەتی ئەم حیزبە کۆوە بێتەوە ئەڵێن با لاهوری شێخجەنگی بڕوە باشە بۆ بە پێی کام یاسا بە پێی کام پەیڕەو بە پێی کام بەها بە پێی کام ئەخلاقی سیاسی و کۆمەڵایەتی و مێژوویی تۆی ئەحمەق گوایە ئەندامی سەرکردایەتیت بە مشتێ پارە و قازانجی تایبەت پشت ئەکەیتە هەرچی پڕەنسیبی ئینسانی و حیزبی هەیە پشت ئەەکەیتە هەرچی ئەخلاقەتی هەیە واژۆ ئەەکەی کەسی یەکەمی حیزبەکەت یا هەر کەسێکی ئاسایی ئەو وڵاتە ئەبێ وڵاتەکە بەجێ بێڵەوە بڕوات ئێوە ببین عەزیزانی من بێڕەوشتی و چاوچنۆشی تا چ سنوورێکی تسناک ڕۆیشتووە لەناو ئەم حیزبەیە کە ناوی یەکێتیە باشە کەسێک بڵێ واژۆ کۆکردنەوە بۆ دەرکردنی کەسی یەکەمی حیزبەکەم لە وڵات بە قازانجە ئیتر بیر لەوە نەکەیتەوە ئەوە کاری نەکردەیە و لە دنیایشتی وانیە و نابێ بکرێ بەڕاستی تۆکە ئەمە واژۆکەی ئیتر تۆ بێڕەوشتی خۆتی بە درێژایی خەت بەڕاستی سەلماندووە چونکە خودی پرۆسەکە بۆ خۆی جۆرەکە لە بێڕەوشتی لە حەقیقەتە حەماقەترین کارێ کە تاوەکو ئێستا کرابێ لە مێژووی ئێمە ئەمەی پاڤێڵ و ئەو گروهە مەکروهەی دەوروبەرەتی کە خەریشی ئەم کارانن باشە دوای ئەوە اینجا ئەبێ بیرلەوەکەینەوەکە ئەو حەماقەتەی تورکیا و بنەماڵی بازانیە بۆ لابردنی لاهوری شێخجەنگی باشە بۆیە هەرچی پاڤێڵ و قوباد و شاناز و ئەمانەیە ڕێک ڕۆڵی کەرە دێزابین عەزیزان ئارەزوی مردنی خۆیانەکەن بۆ زەری خاوەنەکەیان چونکە کۆی پرۆسەکە بە قازانجی تورکیا و بە قازانجی بنەماڵی بازانیە نەک هەر ئەم گروپە هەش بەسەرەی کە لە دەباشەنە دانیشتوون ئێوە بەڕاستی ئەگەر سەرکردایەتین ئەگەر ئێوە بەڕاستی مرۆڤبوونایە دەبوو هەموو هەوڵتان بدایە ئاوێک بەم ئاگریا بکەن کە میت و بنەماڵی بازانی و پاڤێڵ دایانگەساندووە لە دەڤەری سلێمانی هەر بەڕاستی ئەگەر مرۆڤ بوونایە دەبوو ڕێگا چاتان بدۆزیایەتەوە باشە نەک بۆ مشتێ پارە ڕسووە بچی واژۆ لەسەر شتێ بکەی کە بەڕاستی بڤەیە تەنانەت بۆ هەر هاوڵاتێکی ئاسایی دیسان لەواقع هەر بڤەیە جا ئەوەی کە لە هەموو ئەم شتانە سەیرترە ئەم هەموو کارە کراوە هێز جوڵاندن دروستکردنی نائارامی لە سلێمانیا هەڕەشە و گوڕەشە نە سەرۆکی هەرێمێک نە حکوومەتێک نە وەزارەتی ناوخۆیەک یەک کەسێک لەمانە چرکیان لێوە نایە هەموو ئەمەش بەڵگەی ئەوەیەکە بنەماڵەی بازانی وەک چۆن کودەتاکەیان کردووە بە پاڤێڵ و قوباد هەروە ئەیانەوێ سەرکەوتوو بەدەست بێنن دەنا ئەمە چه حکوومەتێکە لەسەر هەموو ئەم ڕووداوانە یەک قسەی بۆکردن نییە باشە بۆچی دەبێ هاوسەرۆکی حیزبێ بە میزاجی هاوسەرۆکەکەی بەبێ هیچ یاسایەکی حیزبی و حکمی و دینی و ئەخلاقی وڵاتی خۆی بەجێ بهێڵێ لەکوێی دنیاشتی وایە خۆشەویستانی من لاهور وتی با دادگا کێشەکانێک لای بکاتەوە ئەگەر تاوانبارم سزا بدرێن ئەمان هەر ئەڵێن ئەبێ بڕوە چەندین جار داوای کردووە با سەرکردایەتی یەکێتی کۆ بێتەوە چ بڕیارێک بدا ملکەچی ئەبم هەر ئەڵێن ئەبێ بڕوە لەکوێی دنیای خۆشەویستانی مشتی وا هەیە ئەو بڕیارەی مەکتەبی سیاسی دای جا هەش کەس واژۆی کردبێ یا هەمووی لەکوێی دنیایشتی وا هەیە لە ناو کام یاسا و ڕێسادا ئەمە جێگەی بێتەوە ئەوە چه ئەندامانیشی مەکتەبی سیاسین تا ئەو دەرەجەیە سنووری بێشەرەفی ببەزێنن بەبێ ئەوەی گوێ بە هیچ یاسایەک هیچ ئەخلاقێکی سیاسی و کۆمەڵایەتی و دینی نیشتیمانی بدەن نازانم ئەمانە چۆن ئەبێ ئینسان ئەوەندە بێ حیا بێ چۆن ئەمانە ئەتوانن سەری خۆیان بەرز ڕابگرن واژۆ بکەیت و داوا بکەیت هاوسەرۆکی حیزبەکە وڵات بەدەر بکرێ جا باشە ئەمانە بەرامبەر کەس و هاوڕێ و هاوسەرۆکی حیزبەکەی خۆیان ئاواکەن ئەبێ بەرامبەر بە خەڵک چۆن بن لە کوردستانە ئەمە
ئەمانە بیست و ئەوەندە ساڵە دەسەڵاتیان بەدەستەوەیە خۆشەویستانی من بۆیە کەلتوری بێڕەوشتی بە تەواوەتی بڵاو بۆتەوە کە ئەو کەلتورە سەخیفە کەلتوری ئەنجڵ و جانەوەرانەیە لە واقع هەتا واشۆکانیشیان ناچێتە خانەی بڕیارەوە تەنها بۆ فشار دروستکردنە ئەم پێداگیری پاڤێڵی جەلال تاڵەبانی لەسەر داوای بنەماڵەی بارزانانی و میتە عەزیزان چونکە ناتوانن لە ماڵەکەیدا پەلاماری بدەن و بیفڕێن ئاخر ئەمە چ منتەقێکە هەمووتان بیری لێ بکەنەوە ئەم داوای چوونە دەرەوەیە بۆ لە پێناوی چییە لە ئاخر مەحاوەلاوتویانە تەنها بڕۆ تا 2 هەفتە دوای هەڵبژاردنەکان ئەو کاتە وەرەوە بۆ کوردستان هونەری ئەمە لە چیایە ئێوە زانن چی ئەتوانێ ئەم مەتەڵەیە هەڵبێنێت هەندێک ئەڵێن لەبەر ئەوەیە کە نایرن کۆبوونەوە بکەن کۆبوونەوەی جەماوەری بکەن بۆ کاتی ڕیکلامکردن بۆ هەڵبژاردنەکان و چی و ئەلەم بابەتانە هەندێکیان پێیان وایە ئەگەر لاهور لێرە نەبێ دەتوانن بە خەرشی بڵێن کە ئەو شتانەی لەسەری وتراوە هەمووی ڕاستی و ڕاستەقینەیە لە کاتێکدا ئێوە وتوتانە لاهور ژەهر خواردی کردوین قاچاقچێتی کردووە جاسووسی داناوە ئێخۆ بێ ئەو قسانەی خۆتان بسەلمێنن نەک بڵێن هەمووی لەسەر لا ئەبین هیچ کەسێک لە یاسا و لە دادگا ناجۆڵێنین هەموو شتەکانیشی پارێزراوە بێ بەس بڕۆ و دوای هەڵبژاردنەکان وەرەوە ئەمانە ئەیانەوێ بڕوات و هەرگیزیش نێتەوە ئەسڵی بابەتەکە ئەمەیە بەڕێزان دەنا 2 مانگ و 2 هەفتە بۆچی بڕوە خۆ کەسی عاقڵ ناتوانێت بڕوا بەمە بکات ئەگەر لە پشتی ئەمەوە سیناریۆیەکی شەیتانیانە لە ئارادا نەبێت کەواتە چۆن بڕوات و نێتەوە بە کام ڕێگری با بڵێن لاهور دەڕوات و 2 مانگ یا 3 مانگی تر یێتەوە نایڵن لە بەغاوێتەوە چوزان لە شێک لە شوێنەکانەوە ئایا لە خیابی ئەوە بە زۆر ئەو سەرکردایەتیە کۆناکەنەوە و هەمواری پەیڕێوی ناوخۆ بکەن و لاهور لە هاوسەرەکەی دوورخەنەوە هەر خۆیان بیکەن خۆیسە بۆ بەڕەڵاخان ناوێشێتە هەر کەسە پارەی پێبێ بە ئارەزی خۆی بە هەڕەشۆ بشۆ بە چاوسکردنەوە بە پارە ئیشەکانی خۆیەکە بۆیە عەزیزان با من ڕاست و دروست ئەوەی کە دوێنە شەو بڵاوم کردەوە پێتان بڵێم بە پێی زانیاریەکانی من لە فڕۆکەخانە سلێمانی کە لە جێگایشی تایبەت ڕەنگە زۆر کەس لە مەغزای قسەکەم تێبگات کە پێویست ناکە من ناوی ئەو جێگا و سەرچاوەکە بەرم چونکە تووشی گرفتی تەواو ئەبن لە یەکەم شەوی کودەتاکەوە لە دەوری ماڵی لاهوری شێخجەنگی خانوویەکیان دابین کردووە وە گروپێکی میت و پەرستنی تێدایە تا ئەگاداری هەر جم و جوڵەشی لاهوری شێخجەنگی ببن جا ئەو خانووە بیزەبر لە کوایە چۆنە تاوەکو ئێستا من نازانم بەس ئەزانم کە شتێکی وایە دوا بە دوای ئەمەش گروپێکی میت و پاراستن کە پاراستنەکان لە بازانیەکان نەک سۆرانی ئەمانش لە فڕۆکەخانەی سلێمانین بۆ فڕاندنی لاهوری شێخجەنگی ئەمیش بۆ تورکیا زۆر ئاساییە و تورکیا لەبەرەوەی کە ئەندامی ناتۆیە هەر شتێکە بێوێ بۆی مەیسەر بێ ئەیکا بەبێ دوو دڵی بۆشی مەیسەرە بێ و بۆشی ئەچێتە سەر چونکە ئەو لە ناوجەرگەی پاریسا ساکینەوە هاوڕەکانی تیرۆر کرد بە بەرچاوی هەموو دنیاوە نە ئەوروپا نەنەتەوە یەکگرتوەکان نە فەڕەنسایش هیچیان نەوت بەرنامەکە ئەوەیە کاتێک لاهور دەبێتە دەچێتە فڕۆکەخانە و بە فڕۆکەی تایبەت ئەڕوا ئەو گروپە فڕۆکەکە ئەبەن و خۆیان پێشتر دابینیان کردو ئاگاداری هەموو وردەکاریەکانی هەن ئەمەش بۆ ئەوەیە لاهور بەرنە تورکیا و لەوێ بیدەن بە دادگا و ئەوانە بسلمێنن کە پشتیوانی پێدەی کردووە و پشتیوانی پەکەکەی کردووە و چەک و پارەی داونەتێ لە کۆبانێ بینراوە و بە فڕۆکە چەک و تەقەمەنی و خواردن و دەجی و دەرمان و ئەمانەی بۆ کوردانی ڕۆژئاوا و بۆ پێدەبێتەوە حتا فراندنی گروپە میتەکەی دووکان ئەگەر هەمووتان بیرتان بێ لەسەر ئەم حساب کراوە کە گروپێکی پەکەکە فراندنیان بۆ قەندیل و دوور و نزیکیش بەڕاستی پەیوەندی بەمەوە نەبوو و هەمووشمان ئەزانین کە لاهور چی کردبێ بۆ ڕۆژئاوای کوردستان لە چوارچێوەی شەڕێکدا بووە کە ناویان نابوو شەڕی دژی ترۆر و داعش و ئەمریکیەکان خۆیان ئاگادار بوون بە یەکەوە ئاماهەنگی کراوە واتە شتێکی تایبەتی نەکردووە لاهوری شێخجەنگی تاوەکو بڵین وەڵا ئەمە شتێکی نهێنیە و ئالم بابەتانە هەرچەندە هەمومان نەزانین یارمەتیدانی پەکەکە لەلایەن لاهورەوە بەڕاستی درێژی ئایارە 24 ئەوەش بۆ خۆی درۆیە یەکێکی تر لە خاڵەکان ئەوەیە پێیان وایە ئەوانەی کە
ئەم GPS و شتیان بەستووە لە ئۆتۆمبیلەکانی کادران و ئەندامانی پەکەکە و پەڵان و فیسار و ئەم بابەتانەوە لەم ساڵنا شەید کراون و کۆوانەی گۆیژە ئەوەی کانی ماسی فلانەمانە لاهور لە دواییە ئەم میتانی گرتووە کە زۆربیان کورد بوون گرتوونی یاونی بە دادگا ویان تیا چوونیان چۆن و چۆن نییە ئەمەش یەکە لە خاڵەکان ئەوەیشی کە پێرێ پەلاماری دەڤەری پێنجێندرا و بە هاوکاری میت و پاراستن و دەستگای زانیاری سەر بە پاڤێڵ کراوە کە منتقی پێنجێنان ئاگردا ئەمانە ترسیان لەوە هەیە بە خەیاڵی خۆیان ئەگەر بێت و پەلاماری لاهور بدەن خەڵکانێک پەیدا ببن پشتیوانی لاهورکەن دژی ئەوان بۆیە هەوڵیاندا ئەو ناوچەیە پاک بکەنەوە بەڵام بێسوود بوو بە کوردیەکەی ئەمانە بەڕاستی لە ناو خەیاڵ و لە ناو وەهمە ئەژین و ترس لە لاهوری شەرجەنگی تووشی خەیاڵ و تووشی واهیبەی کردوون لە خۆیانەوە چیرۆ گەهۆنەوە تا سەرکەوتوو بن لە تەسفیەکردن و لە ناوبردنی لاهوری شەرجەنگیدا هەرچەندە ئێستا شتەکان دوو ڕۆژی ئێمە ئاشکرامان کردووە کە میتی تورک لە فڕۆکەخانە هەنوو ئەیانوێ ئەو کارانە بکەن ئیتر نەتیجەکە بەیانی ئەوانە چی ئەبێ ئەمەیان جارێ دیار نییە و هەمومان چاوەڕێی ئەوواکەین بزانین نەتیجەی ئەم ڕووداوانە بەرەو چیەوەچە جا وایان داناوە لەم ئەگەرەیە کە لاهوری شەرجەنگی دەڕفێنە تورکیا دەباشان و ساختەچیەکانی ناو یەکێتی یەک هەفتەیەکەن بە غەوغا و کاکەمە فێڵمان لێکراوە و ئێمە نیازێکی ئەومان نەبووە کە لاهور وای لێبێت و ویسومانە بڕوا بۆ ئەوروپا و چەند مانجێک و دوایی بگەڕێتەوە و تورکیا فڕۆکەکەی ڕەفاندووە و دەبێ ئازاد بکرێت و ئابەم جۆرە کۆتایی بە مۆزوعەکانی هێن وردە و دە کۆنە بێت و لەبیر کۆمەڵێ لەبیر خەڵک دەچێتەوە بە کوردێک باشم بەڵام لێرەوە لە دوای ئەم قسانە ئەمەوێ بە هەموو لایەکتان بڵێ لە ڕاستیەکەی ئەوەیە کە لاهور ئەگەر بیشێوێ بڕوا بە نەزەری من و بە نەزەری خەڵک حەق نییە بڕوا ئەگەر خۆشی نیازی وای هەبێ دیسان بەڕاستی ناحەقوانیە یەکەم چونکە هیچ یاسایەکی زەمینی و ئاسمانی ئەمە قبوڵ ناکات و یاسای هیچ حیزبێکیش ئەمە قبوڵ ناکات لە هەموو ئەمانش گرنگتر ئەوەیە کە لاهور سەدان هەزار کەسی لەگەڵایە هەر لەم مانگەیە دەیان هەزار ئینسان سەردانی کردووە هەیشە هەمیشە لانی کەم 1500 هزار کە 2000 کەس لە ماڵەکەیەتی خەڵکی لەبەر ئەو خەڵکە کە لە ماڵی لاهوری شەرجەنگیان لەبەر ئەو ژیانی خۆیان خستە مەترسیەوە و جێگا و ڕێگا و ماڵ و ژیانی خۆیان بەجێ هێشتووە بۆ دیفاعکردن لاهوری شەرجەنگی کەواتە هیچ ئەخلاقیەتێک ڕێگا بەوە نادا لاهور پشت کاتە ئەو خەڵکە پاکە و بە تەنها بەجێیان بهێڵێ خۆی بڕواتون ئەوانش با بەدەم گورگەکانی دەباشان و دەرمان خۆرەکانەوە بۆیە بەڕاستی نامەنتەقە لە هەموو بارێکەوە ڕۆژنی لاهوری شەرجەنگی هەتا بە پێی دەستوری عێراق هیچ هاوڵاتیەک خۆی وەدەر هیچ وڵاتێک نییە کە هاوڵاتی خۆی وەدەر بنێ و بڵێتەوە بێ وڵاتەکەی خۆ بەجێ بێت و ئەبێ بڕۆی چونکەمە لەبارەی یاسایی شۆبازی سزای لەسەرە کە هەش گروپ و دەستە تاخمێ بیلەشتی ئاوا بکاتەوە ببورن بەڕێزان وەکو ناوبڕ کۆمەڵێک خەڵک هەیە کە گوێن ئەدەن کە منیش وەڵامیان ئەدەمەوە لە دواییە ئەچن دانگەن ئەها ئارام ئەحمەد گوێنەیات و ئەڵێ ئەوە وای خوارد و ئەوەی خوارد ئیتر بیر لەوە ناکەنەوە کە ئەو خەڵتانەی کێنە ئێرە ئەو هەموو گوێنە بە ئارام ئەحمەد ئەدەن ئارام ئەحمەد ئینسانە خاوەنی شعورە ڕۆژێک دایەت ئەڵێ بابە سەرۆکەکە خواردی بنمونە وەکو ئەوەی ئەو ڕۆژەوت بۆی هەموو کەسێک تێبگا لە حقیقەتە ئەوەی کە گوێن فرۆش و بێڕەوشتە بەڕاستی جەماعەتی دەباشانە و جەماعەتی گردەکەیە و بنەماڵی بازانێ لاقەتە کە هەرسێکیان ئێستا سێ سەرن لە ناو یەک گەوڕە لە واقع باشە با لەوە گەڕێ مشکلێن یاقی ناکە ئەمەی پاڤڵ و کۆمەڕە شڕە بە ناو سەرکردایەتی ئەم یاریە کە ئەیکەن ئەتوانم بڵێم یاریەکیشە بە شاری سلێمانی و بە خەڵکی سلێمانی ئەوە بەرەو مانگونی وێگەچێ سلێمانیان کردوتە ماعەسکەر خۆشەویستان چەندین گروپی چەکداریان قوت کردوتەوە ئاسوودەییان لە خەڵک هەڵگرتووە و ئارامیان نەهێشتووە و خەڵکی دەستی لەسەر دڵێتی ئەڵێ هاکە شەڕێ ڕوویە وەشتێ ڕووی بدە ئەمەش کێیکە جەماعەتی دەباشان بەڕاستی ئاخر من بە ئێوە ئەڵێم خۆشەویستان ئەمە کەی ئەخلاقە بنەماڵی بازانی و قوباد و پاڤڵ و جافرەت ڕە بەسەر خۆشی دانیشن ئەم قسە ناکەن ئەمە کەی ڕێگا چارەیە خۆشەویستانی من دوای ئەو هەموو درۆیە کردیان ئێستا پێیەکانیان کردوتە کەوشێک و
ئەڵێن ئەبێ لاهوری شەرجەنگی بڕوات کابرا وڵاتی خۆیەتی شاری خۆیەتی بۆ کوێ بڕوات بۆیە هیوادارم کە عاقڵ بن و بڕۆن ڕێگەیەکی شەریفانە بدۆزنەوە و واز لەو شارە بێنن و واز لەم ئەقڵا ملهوڕیانە بێن خۆشەویستان و کۆتایی بەم یادە چەپەڵە بێنن لە کۆتایی ئەم بەشەیە کە دوای ئەش مەسەر بەشی مەسەلەی نێوشوان سەفا و مەلابەختیار و ئەم بابەتانە ئەمێ ئەوەتان پێ بڵێم لاهوری شەرجەنگی باجی تەنازل نەکردن و نەچەمانەوەیدا بۆ بنەماڵی بارزانی مام جەلال چووە سەرگۆڕی مەلا مستەفا داوای لێبوردنی کرد کار نەوشیروان چوو بۆ سەری ڕاست چەند جار دەستکەوت دەستی مەسعود بارزانیەوە تاکە کەسێک کە دژی بنەماڵی بارزانی بێ هەتا ئەم چرکە ساتە لە شەسەکانەوە تەنها لاهوری شەرجەنگی بۆ خۆشەویستە ئەمە ئەو ڕاستی هیوادارم کە پەیامەکەم بۆ هەمووتان ڕوون بێت و من داوا لە خەڵکی ئەو سلێمانیژەکەم کە بێنە دەنگ یەخە بە دەباشان بگرن کە واز لەم ئەقڵیەتە ملهوڕیە بێنێت ئەمە کۆتایی پێبێن ئەم یادی لاهوری شەرجەنگی ئەگەر هەموو مەکتەبی سیاسی پارتی یەکێتی هەمووی کۆب بێتەوە بڵێن ئەبێ ئەم کابرایە کوردستان بەجێ بێڵێ دیسان بۆیان نییە و بەڕاستی پێویست ناکات بەجێ بێڵێت چونکە وەکوتم لە ناو هیچ چوارچێوەیەکە ئەم داوایە جێگەی نابێتەوە ئەوە حەماقەتی کۆمەڵێک کەسی پاتاڵە بە ناوی سەرکردایەتیەوە کە ئەچێ لە دەباشان واژۆکە وەڵای بێت لاهوری شەرجەنگی بڕوات ڕاستی جۆرەکە لە بێڕەوشتی لە حقیقەتە لەبەرەوەیە سەرکردایەتیەک تا ئەو دەرەجەیە بێڕەوش بێ ئەوە سەرکردایەتی نییە کە هەست بە مەسئولیەت ناکە شتێک ئەکا کە لە هیچ شوێنەکە جێگەی نابێتەوە بۆیە ئەوەی کە ئەو مەجموعە سەرکردایەتیە کردیان باوەڕتانە بێ خۆشەویستان ئەتوانم بڵێم مۆرێکی ڕەشە بە تەختی ناوچاوانیانەوە هەتایە قەت لیان نابێتەوە لێرەشەوە من واز لەو بەشی ئەوە هێنم و ئاخر ڕۆژ ئەلەساس بەیانی ماوە کە لاهوری شەرجەنگی بڕوە و هیوادارم کە نەڕوات و هیواداریشم کە کێشە دروست نەبێ و هیوادارم کە دەباشان عاقڵ بێت بیر لە ڕێگا چارێکی ترکاتەوە و بیر لەو ڕێگا نەکاتەوە بیر لە ڕێگای پەلامار و ئەمانە نەکاتەوە چونکە من لێرە و نەسیحەتی پیاوانیانەکەم و خێران نەسیحەتیانەکەم کە ئەگەر ئەو پەلامارە بدەن سلێمانی ئەو دەوروبەرە خەڵتانی خوێنە بێت ئەمە لە منی وەربگرن خۆشەویستە لە منی وەربگرن کە ئەو شارە خەڵتانی خوێن مەکەن ئەو کارم مەکەن وازی لێبێنن با مۆزوعەکان ئاوا بە ئارامی بڕوە ڕێگە چایەتی شەیە عەزیزانی من بە نمونە ئەکرێ نە پاڤێڵ و نە لاهور هیچیان هاوسەرۆکی یەکێتی نەبن هەردووشیان دانیشت بە نمونە هەردووشیان ئەتوانن یەک کۆبوونەوە بکە سەرکردایەتی ئەم حیزبە بەرهەم ساڵح بکا بە سەکرتێری یەکێتی و پاڤێڵ و لاهور بکا بە جێگری بەرهەم ساڵح ئەوە پێشنیارێکی بەسوودە من خۆشم لەم قۆناغەیە بە شتێکی باش ێزانم با بەرهەم ساڵح بێ بە سەکرتێری یەکێتی کە سەرۆک کۆماری عێراقیشە و لاهور و پاڤێڵیش جێگری بن ئەو کاتە پێم وایە کێشەکان تاسێکی باش هەلە بێت و بەژەوەندی بەرهەم ساڵحیش لەوەدایە لە واقع خۆشەویستانی بن لەوەدایە چونکە ئەگەر لاهور بڕوا بەرهەم ساڵح فت ئەبێ کۆتایی پێ بەرهەم ساڵح لە هەموو مەیدانەکانە لە پۆستی سەرۆک کۆماری و لە نازانم ناوێکیتە بەتەواتی کۆتایی پێت لەبەرەوە ئەوانە ڕێگا چارن یا هەر مۆزوعەکان ئاوا بمێنێتەوە ئێوە چەکەکەتان بەرنەوە ماڵەوە واز لە مۆزوعانە بێنن کۆتایی پێبێت ڕێکوتێکی ئاوا بکەن و دەوروبەری ماڵی لاهوریش هێزی چەکداری ئەوانە ئەوش کۆتایی پێمە بشتەوە ماڵی خۆیان ژیان ئاسایی بکەنەوە هەردوولاتان هەتاوەکو دوای هەڵبژاردنەکان بەشم بە نەتیجەیە بکەن ئەتوان چاسەیەکی ئاوی بدۆزنەوە کە شتێکی باش تەواو خۆ لاهور دەسەڵاتی نییە لە حیزبەکەی ئێستا وەکو دانیشت و دانیشتووە ئەتوانن ئەوەش بکەن کە ڕێگا چارێکی مناسبە کەواتە ڕێگا چارە هەیە ئەگەر بتانە عزیزان و خۆشەویستانی من لێرەوە ئەچمە سەر مەسەلەی مەلا بەختیار و نەوشوان مستەفا تۆزێکی دەرەوە قسەتان بۆ کەم و ئیتر بەخواتان ئەسپێرم بەڕاستیانە ڕێگا چارە خۆشەویستان زۆر ئاسانیش زۆر ئاسانە بە هەفتەیەکی تر دەتوانن کۆ ببنەوە سەرکردایەتی بەرهەم ساڵا سکرتێرێکی بێ ئەو دوانە جێگری بن ئەو شتێکی باش هەردووشیان با جێگر بن و تەواو ئەوەش ناکەن با ئەم دووسێ مانگە تا بژەندەکان کۆتایی پێێت هەموو شتێک ئەهوەن بێتەوە ئەم هێزانی دۆری ماڵی لاهوری شەرجەنگی لابە
ئاسایش و پۆلیس و پێویست ناکات لاوەی شەرجەنگیش ئەو هێزانی کە دەوێتی بینێتەوە بۆ ماڵەوە پێویستی ناکات حیمایەکانی خۆی بەسەر لەگەڵیا بێت بۆ پاراستی خۆی وەکو پێشتر چۆن بوو تا مۆزوعەکان هادیکەنەوە میدیاکانتان ڕاگرن هەردوو تەرەف قسە بە یەکتر مەڵێن و ڕێگەمێن پێیجە زۆڵەکان پەلاماری یەکتر بن و ئەو بکەن و ئەتوان شتەکە وردە بەرەو حەل بڕەوە باش مەسەلەی مەلا بەختیار و کاکە نوێژان سەفەر عەزیزان جارێکی تیژم لەسەر ئەم مۆزوعانە قسەم کرد من بابەتێکم نووسی لەسەر ئەوەی کە گۆڕانی گردەکە لە وەڵام بە مەلا بەختیارە تەنها تەخوینەکەن تەنها جن و سوکاتیەکەن ئەمانە هیچ قسەویەکیان پێ نییە و هیچ منطقێک نازان لە حەقەتە دەست و مێشکیان خاڵیە بۆ گفتوگۆ و مناقەشە کەچی بابەتەکەی منیش دیسان هەروە کەوتەوە لە گردەکە و پێشەکان دیساکە بە سوکاتیکردن بە جوێندانەوە بە ئارام ئەحمەد هەر ئەوەیان کرد عەزیزانی من یعنی نەن مناقەشە و گفتوگۆکن بۆ لێ تێگەیشتن مەلا بەختیار قساکە قێچەکات وەرە وەکو ئینسان وەڵامی بدەرەوە پێش بەوە ناکات و دابنیشی بە پەلاماری ژنی بێ پەلاماری خوشی بێ پەلاماری دایکی بێ پەلاماری کچی بدەی ئەمانەکەی بەڕاستی یعنی تۆ گەسەیرەکەی لە ماوەی ئەم دووسێ ڕۆژەیە 2 ملیۆن جوێنی ئەخلاقی بە خێزانی مەلا بەختیار دراوە چ ئەخلاقێک سیاست کەی واکرێ مێژوو چۆن وا ڕەسمەکرێت ئەمە هەنداو کۆمەلگای ئێمە هەیە ئەنی ئەم هەموو تەخوین و سوکاتی لە پێناوی چییە بۆچی ئایا ئەمە بەڕاستی بە قازانجی نەوشام سەفایە بۆ شەویلا بە قازانجی سەرەتا پێویستە هەر کەسی ئەو ڕاستیە بزانێ ئەو سەرتەمە گوزەشت هەر کەسی ڕەخنێکی لە کاکنەوەشیوان بگتایە ئارام محەممەد و بڵقاسمە هاتە سەرخەت و پەلاماری بەرامبەرەکەیە ئێستا با کوڕە ملیاردێرەکانی بچن هینکەن بچن ئەوکە بچن وەڵام بدەنەوە تۆی گیرفان بەتاڵ بۆچیەکی شەڕی ئەمانەکە گورە عەتاسەراوی من یەک قات چاکەت و پانتۆڵم بۆ کڕیەوە بۆ عەتاسەراوی وتومە بە مەرجێک ژلی کولی لەبەر نەکەی من بۆێنێرم باشترین چاکەت و پانتۆڵ بۆ شازێت چونکە ئەم کابرای جلی کولی ناشرین کردووە بۆ بەڕاستی کابرایەکی زۆر بێمڕاوە وە کابرایەکی ماستاو چییە وە کابرایەک تەنها بە شوێن پارەوەیە عەتاسەراوی هیچ لە سیاسی ناچێت زیاتر عەتاسەراوی لە چەتەیەچێ چەتە بە حەقیقەت یعنی دەموچاوی هەڵسوکەوتی لە چەتە ئەچێ فڕی بە دنیای سیاسەتەوە نیە بەڕاستی لەبەر پێش ناکە باسی عەتاسەراویەکەی کاکی بڕۆ خۆی قسەی خۆی کە هیچ نییە چی گەری عەتاسەراوی وەڵای یەکێتی بەدبەختیەکە یەکێتی ئەوەیە کە عەتاسەراوی ئێستا قسەی بۆکە ئەمەی بەدبەختی یەکێتی ئەوە لەوە دڵنیا بن پاشە بچمەوە سەر قسەکانی خۆم بە عومەر و مستەفا و ئاوات و هەموو ئەو دەستپیسە بڕۆن وەڵام بدەنەوە کە لە ژێ سێبەی نەوشام سەفا گیفانی خۆیان فول کردووە ئەوانە وەڵام بدەنەوە کە بزوتەوەکەیان فرۆش بە بنەماڵی بازانی باش کە ئەو بزوتەوەیان داماڵی لە مانا و لە مەفهومەکانی خۆی بۆیە هەموو ئەوانەی ئێستا شەڕ لەسەر نەوشام سەفاکەن وەکو دوێنەی من سبەینێ وەکو من پەشیمانە بنەوە بۆ ئاگدایەتە چکە بە جندان سوکاتیش ئێوە ناتوان نەوشام سەفا بپارێزن کەس بپارێزن کورە غازی ئەو غازیە هیچ نییە عەزیزان تخوا مەیکەن بەڕقم غازی کێیە کاکە کابراکی مەسیناڵگری لاهوری شەرجەنگی بوو ئێستا بووە پارە هەستا و کۆمەڵی قسەی قۆڕەکە پاتاڵی وا چییە کاکە ئەوە چێشیاکە لەکنیوە غازی و نازان شیوانە بابەتە بابە پرۆسەی دەموچاوی گەڕەڵی غازاتی هەیە بەخوا ئەوەکەی زەلامە کاکە ئەوە چییە قسەکە یا قسە ناکە پاتاڵی وا چییە کاکەچێ ئینسانی ماساوچی خۆی یەکێ لە کێشەکانی لاهوری شەرجەنگی ئەوەیە عەزیزان ئێوە قسەکانم پێ بڕن یەکێ لە کێشەکانی لاهوری شەرجەنگی ئەوەیە کە کۆمەڵە خەڵکی ماساوچی لە دەورا بوو ئام غازی و مازی لە دەوریا بن ماساوچیانن بەیانیش بۆ یەکێکی تر بێ ئەبێ بە پیاوی ئەو دژی پاڤێڵ ئەوانە خەڵکانێکن کە نانی ڕۆژە خۆن بەڕاستی ینی خەڵکانی خوێڕی سیفەتن ینی خوێڕێ پیاون بەڕاستی پیاوی ڕۆژانی تەنگانە نین ئەوانە هیچ نین ڕۆسبێنە باجەکەشیەکەن تا بازەوە بێن قسەکە ئەوەیە کە کاک نەوشیروان و سێبەرەکەی نەوشام سەفا گیرفانی کەی فول کردووە بە ئەوان بڕۆن شەڕە لەسەر نەوشام سەفا بکەن تۆ بۆچی ئەیکەی کابرای سوالکەری دامەوە کوڕەکانی خۆی بڕوا دیفاع لە نەوشام سەفاکە لە باوکیان کەن کە خاوەنی 2 ملیارد دۆلارن ئەوان خاوەنی گردن و خاوەنی بازاڕن و خاوەنی کارگە و خاوەنی کۆمپاریان نەک من یان نەک تۆی قوڕ بەسەر کاتە تۆ لە خۆتەوە بۆچی دانیشی شەڕ لەسەر مۆزوعە ناکەی ئەوە کەی کێشی توێ پێویستە هەموو کەسێک لەو ڕاستی تێبگا هیچ کەسێک لەم دنیاە لەسەر و ڕەخنەوە نییە وە خەتی سووریش نییە
ئەوانەی کە ئەو قسە قۆڕەیەکەن ئەڵێن مەلابەختیار حتا کاک نەوشیروان مابوو مەلابەختیار نەیەگەرا قسە بکات و ئێستا مردووە بۆیە قسەیەکە باوەڕتان نەبێ ئەوانە کاڵفامترین مەخلوقن لەم سەردەمێ ئێمە نوێشان سەفاش مابوو مەلابەختیار قسەی خۆی کردووە عەزیزان هەر کردوێت پاشان ڕەخنە حەقی شێ بەسەر زیندوو بەسەر مردووە عەزیزانی من خۆ مەشەڵەکە ڕەشێن نییە کاک بڕۆسەی کتێبەکانی کاک نوێشان سەفاوکە خۆی پەلاماری دەیان کەسیاوە کە پێشووتر لە ژیاندا نەبوون مردوون قسەی ئێستا کردوون حەقی خۆشیەتی ئێستا هەموومان ڕەخنە مەلام سەفاگین کاکە ئێخۆ مەلام سەفا کوڕی ئەم سەردەمەی ئێمە نییە کاکەجە مەلام سەفا تا ساڵی 79 لە 79 مردووە ئەم سەردەمە کە دزی هەیە گەندەڵی هەیە ئەمە هەیە ئەو هەیە خۆ مەلام سەفا زیندوو نییە ئەی بۆ ئێمە قسەی پێڵێن کاکە ئەی بۆ ئێمە ڕەخنە مەلام سەفاگرین یخۆ مەلام سەفا نەواقعەکان نییە هیچیشی عیراقی بۆ داماوە نییە بەڵام ئێمە قسەی پێڵێن لەبەرەی باشی مەسڵ بازانێ یان بۆ باسی جەلال تاڵەبانیەکەین بۆ هەموو شتێ بەرامبەر مەم جەلال ئەڵێن خۆیش بردووە یان دەیان کەسی تر کە لە ژیاندا نەماون یان لە دنیای دەرەوە بڕۆ ڕەخنە لە دەیان کەس بگرە کە هیوایان هەیە عەسڵەن 500 ساڵە مردووە بۆچی نە باشە کاک نوێشان سەفا لە 56 ساڵی ڕابردووە خۆی بەشێک بۆ لەو مێژووە بە چاک و بەخراپەوە ئیتر چۆنە بێ باسکردنی کاک نوێشان سەفا بەڕاستی بڤە بێ بۆیە ئەسلی مەسەلەکە ئەوەیە ئەوانەی کە وەڵامی مەلابەختیار ئەدەنەوە تەنها گوێ نەدەن و تەنها سوکاتیەکان تەنها لەماوەی ئەم ڕۆژانەیە ئەشەوبیلا عەبدوڵڕەزاق شەریف زۆر منطقیانە و بە فاکت وەڵامی مەلابەختیاری دایەوە و وتی کاکە تۆ ڕاز ناکەی کاک نەوشیروان فەرماندەیی چەندین شەڕی گەورەی کردووە ئەمە یەک ئەمە دوو ئەمە سێ ئەمە چوار ئەمە پێنج جگە لە وەڵامی عەبدوڵڕەزاق یەک بەشەری تر وەڵامی نەداوەتەوە جگە لە گوێن و سوکاتی و ئیهانە نەبێ ئێ وەڵامە عیبە کروزانە بە کەلتور ئەم گوێندانە هەر کەسێک قسە بکە یەکسەر پەلاماری ئەخلاقی دەن ئەو دایکی وایە ئەرە وەڵا خوشکی وایە ئەرە وەڵا مەلابەختیار ژنەکەی وە ئەرە وەڵا کچەکەی وە ئەوە چی ئەخلاقی کاکەش خۆتەن دایک و خوشتانە و کەس و کاتانێ ئەمە بەڕاستی بەتاڵیە یا هەژاریە لە عەقڵە ئەمە مێشک بچووکیە ئەوەی کە هیچتان پێ نییە بەرامبەر مەلابەختیار جگە لە گوێندان و ئیهان و سوکاتی نەبێ ڕاستی عیبە من دڵنیام لەوە ئەگەر نەوشان سەفا خۆی لە ژیانە بمایە ڕێک پێوتن ئەگەر ئاوا دیفاعم لێکەن تکا دیفاعم لێ مەکەن و نامێت ئەم هەموو گوێ فرۆشە پێویستی بە دیفاعی ئێوە نییە منیش وەکو ئارام ئەحمەد پێم وایە کە قسەکانی مەلابەختیار دروست نەبوو کە نەوشان سەفا تەنها یەک شەڕی کرد بێ کە شەڕی قەناقە پشت ئاشان بووە بەڵکو دەیان شەڕی تریشی کردووە ئەمە هەموومان ئەو ڕاستیە نازەین باشە چ دژی حکومەتی عێراقی چ دژی لایەنەکانی تر کە شەڕی ناوخۆ بۆ لە شاخ و لە شارە بۆیە ئەوەی کە کۆمپانیای گۆڕانی گردەکە ئێستا ئەیکا کە گویا دفاع لە کاک نەوشیروانەکە ڕێک لێدان و بێڕێزیە بە خودی نەوشان سەفا ڕێک بە قەزەنجی مەلابەختیارە باشە کە ئێمە و دنیا ئاوا شتەکان نەبینێت لێرەوە ئەمێ بە هەموو لایە بڵێم ئەوانەی کە وەڵامی مەلابەختیار ئەدەنەوە بە گوێن و سوکایەتی و تەنیا هەڵەچن گوێن ئەدەن و تەنها خۆیان خاڵیەکەنەوە تەنگە نەفەسی خۆیان دەرەکەن گوێنیش هەفتەیە بڕەکە دە ڕۆژ بڕەکە مانگێ بڕەکە خەڵگە ئایوا دایکی وا خوشکی وا فڵانی ئەوە دوای ئەوە هیچ بەڵام ئەوەی مەلابەختیار ئەینووسێ بۆ مێژوو ئەمێنێتەوە ئەوەی عەبدوڵڕەزاق وەکو وەڵام ئەینووسێ بۆ مێژوو ئەمێنێتەوە چکە بە مەنتیق قسە ئەکامە عەزیزانی هەمووشان ئەو ڕاستی ئەزانن هیچ کەسێ شک نابم لەم هەموو ساڵەیە وەکو ئەم ئارام ئەحمەد ئێشکی بنەماڵەی بازانی سەرانی پارتیەکەتی بە مەلابەختیاری شۆشکان دەبێت هەمووتان ئەو ڕاستی ئەزان ئەوەی من لەم هەموو ساڵی لە سەردەمی پاڵتاکەوە تا ئێستا بە مەلابەختیارم کردووە بڕواتان نەبێ هیچ کەسێک پێی نەکردووە هەتا ئەم چرکە ساتەیە من دژی مەلابەختیارم وەڕەخنەی جدیم لێ هەیە بەڵام کاک نەوشیروان سەفا کە لە ژیانە مابوو لە گردەکە پێشوازی لە مەلابەختیار کرد دەستی خستە ناو دەستی بە دەمیەوە پێکەنی ئەو کاتە ئێمە هەشەری مەلابەختیارمانە کرد لەو سەردەمیشە بەڵام ئەو لەگەڵی دانیشت بۆیە ئەگەر ئێوە ئەڵێن من هەر عەزیزان ئەزانی کێشە چییە من بە درێژایی مێژوو باجی ڕاستگۆیی ئەدەم ئەمە مشکلەکەی منە هەرچی باجە ئەیدەم هینی ڕاستگۆییە خۆزگە منیش ڕاستگۆ نەبوومایە درۆزن بوومایە وەکو ئەمانەی کە لە بازاری سیاسی ئێمە بۆیە کە ڕاستیەکان ئەڵێن خەڵک پێ قوت ناچێ ئەچن گوێنمێنی و ئیهانم پێکەن
ئەگەر ئێوە ئەڵێن مەلا بەختیار پیاوی پارتیە و چووە بۆ لای مەسعود بارزانی کە منیش پێم وایە مەلا بەختیار پیاوی پارتیەوە چێ بۆ لای مەسعود بارزانی ئێخۆ کاک نەشوام سەفای چوو بۆ لای مەسعود بارزانی سێ جار چوو دەستە ناو دەستی لەگەڵ یا دانیشت نەچوو ئێوە بۆ کاک نەشوان ڕەوایە بۆ مەلا بەختیار ڕەوانیە ئەوە تا بسووتەوەکەیشی کە ناوی گۆڕانی گردەکەیە وەکو حیزبەکەی مەلا بەختیار شەریکە دزە و گوێ لە مستی بنەماڵی بارزانیە کەواتە عەزیزانی من جیاوازیان چیە ئەمانە بۆچی شتێ بۆ خۆتان ڕەوایە بەڵام بۆم عالەمە ناڕەوایە مەلا بەختیار گەندەڵ و دزە ئۆکەی زۆر باش خۆ عومەری سەیعەلی مەسەفای سەیقار ئاواتی شێخ جەناب هەموو سەرانی گۆڕان دز و گەندەڵن هەمووشیان قاچاقچین هەمووشیان کۆمپانیایان هەیە چ جیاوازێکیان هەیە ئێوە پێم بڵێن خۆشەویستانی من ئادەی کەسێکیانم پێ بڵێن لە مەلا بەختیار شەریفتر بێ لەناو ئەو گۆڕانی گردەیە خۆ هەمویان یەک دابن فەرقەکانیان چییە زەحمە نەبێت ئێوە بە ئارام مەحموو بڵێن من ئێستا لێرەوە بە ئێوە ئەڵێم ئایا نەوشوام سەفا دەوڵەمەندترە لە مەسەلەی پارە و مڵک و سامانە یا مەلا بەختیار وەرن بە ویژدانتان چاوتان بنوقن کامیان دەوڵەمەندترە من دڵنیام کاک نەشوان دەوڵەمەندترە لە مەلا بەختیار لەبارەی سامان و لەبارەی پارە و گرد و دار و بەردەوە کەواتە جیاوازەکانیان چییە هەردوو لایشیان چیان بردەبێت پارەی ئەو میلەتەیە پارەی خەڵکە بردویانە من خۆ ئەزانم ڕاستی باجی هەیە بەڵام من ئامادەم باجی ڕاستیەکان بدەم وە بێڵێم تەلەفۆنیش خۆ نابرێتەوە کاکە ئایا مەلا بەختیار گردێکی 124 دۆنم زەوی بەدەیان بیناوە و بینای چاودێری دارایی کە نرخەکەی 25 ملیۆن دۆلارە و کارگەی ئاسن کە 100 ملیۆن دۆلارە و لە سا 20 بازاری کاسەمۆڵ بەرامبەر مزگەوتی گەورە و زیاتر لە 7 کۆمپانیای هەیە کە هەمووی هینی کارنەوشیوان بووە و هەمووی ئێستا مڵکی کوڕەکانێتی کە بای 2 میلیارد دۆلارە بێ خۆشەویستانی بن دەی بە ویژدانتان وەرن ئێوە ڕاست بە باش نی ئەگەر مەلا بەختیار هەیەتی ئادەی بۆ منی بنووسن بڵێن با بڵای بکەمەوە من ئەمانەی هەیە ئەم گرد و نازانم ئەم بابەتان من بە ئێوە ئەڵێم ئایا کوڕوکچەکانی مەلا بەختیار دەوڵەمەندترن یا کوڕوکچەکانی کشوکڕەکانی نەوشوام سەفا کامیان دەوڵەمەندترن بە شەرەف ئەوانەی نەوشوام سەفا دەوڵەمەندترن لە کشوکڕی مەلا بەختیار دڵنیام لەوە باشە ئەم دز و جەردانە جیاوازیان چییە بۆچی بۆ ئێوە ڕەوایە بەڵام بۆ مەلا بەختیار ناڕەوە خاوە پیاوەتیە و تەلەفۆن ئاواکە طبعا لە دوایە هەر کەسێ بێ بلۆچ یەکەم ئەگە نوری چاوم بێ بۆ شارەزایتر باشە خۆشەویستە ئەسی مەسەلەکەوەیە کە هەمووتان دزن و هەموویشتان پاڵی خەڵکتان بردووە ئیتر فشەفش بەسەر یەکتر ئامەکە مەلا بەختیار و حیزبەکەی نۆکەری بنەماڵی بازانین ئێوەی گۆڕانیش نۆکەری بنەماڵی بازانین بۆچی ئێوە شەریفن بۆچی مەلا بەختیار ناشەریف باوکم بە وەڵڵاهی جیاوازیتان نییە هەمووتان یەکشت مەلا بەختیار کوڕە خۆ هەردوو چای دەرەهات هەر بەقی ئاوات شێخ جەنابی دزیوە بەقی مستەفای سەیقاری دزیوە ئەگەر دزی بێتی تەواو چییە بەخوا بەقی ئەوانیش بێڕەوژ نەبووە ئیتۆ باسی چیاونیمان ناکەم کە لە دزی و تاڵانی بێڕەوشتیە لە لوتکیان لە مەسەلەی شاخی شائەمەیە پێتان بڵێم کاکە وەڵڵاهی مەلا بەختیار ئەسیری کوشتووە باوکم بە وەڵڵا شەڕی ناوخۆی کردووە وەڵڵاهی خەڵکی لایەنەکانی کوشتووە بە ئیلاهی ژنی کوشتووە وەڵڵاهی مەلا بەختیار تاوانی کردووە هەموو ئەمانە ڕاستە بەڵام پرسیارەکە ئەوەیە کامیان مجرم نین و کامیان نیان کوشتووە ئێ بە وەڵڵاهی کاک نەوشوان مستەفا سەرپەرشتی شەڕی ناوخۆی کردووە بە وەڵڵاهی ئەسیری کوشتووە بە قورئان ژنی کوشتووە وەڵڵاهی تاوانی کردووە ئێ خۆ ناکرێ کاک نەوشوان فریشتە بێت و مەلا بەختیار ئەهلیمەند بێ هین ئەوە بێ شتیا چۆنە بێکە مێژووە نانووسێتەوە ئێوە وازانن بە مهاتەرات و بە جێندان و سوکایەتی و تۆهمە هەڵبەسن گرەوا کابنەوە نائەزیزە ئەوە نوعێکە لە دۆڕاندن هەمووتان کردوتانە یەک کەستان نییە لە سەرانی شاخە پیاوکوژ نەبوو بێت ئەوانەی کە لە شاخە بوو هەموویان پیاوکوژ بوون خۆشەویستە شەڕی قەرناقا و پشت ئاشان کراوە
بەوەڵی خودی جەلات تاڵەبانی و خودی کاک نەوشیروان سەرپەرشی ئەو شەڕیان کردووە دژی بەرەی جووت باشنی و هەموو فەرماندەکانێکی بەشدار بوون بە خودی مەلا بەختیاری شەو ماوەتە خۆشی بەشدار بوو لەو شەڕە خۆشی تەقی کردووە خۆشی کوشتوتی تاوانەوە کردوێنە زیاتر لە 64 پێشمەرگەی شیعیان کوشتووە بەداخەوە بە هەزاران کوردیان کوشتووە ئەمانە لە شاخ و لە شارە ئێ بەوەڵی شیوعیەکان پارتیەکان حەسکەکان پاسەوەکانیش خەڵکیان کوشتووە هەموو لایەکیان کوشتویان هەمویان تاوانبارن هەمویان مجریمن باوکم بەوەڵی لە بینی خۆمان نەبێ شەریفیان تیانی ئەوە بۆیە وەڵام مایەوە هیوادارم کە بە جوێندان و سوکاتی وەڵام نەدرێتەوە بە مەنتەق وەڵام بدەنەوە نەک بە جوێن و سوکاتی و ئەم بابەتانە من لێوە وازم بابەتە هێنم عزیزان کۆتا قسم کە بە ئێوەی عزیز بڵێم ئەوەیە هەتا ئێستا شتەکان تقریبا ئەهوەنە بابزین بەیانی چیە بێت هیوادارین کە لە سێمانیە هیچ نەبێت خەڵک زۆر پەیوەندی بە منەوە کە وەسعی خەڵک زۆر خراپە زۆر نائارامە لە سێمانیە دەباشان ئەو شاری ناخۆش کردووە پاڤێڵ و جەماعەتەکەی وە کۆمەڵە ساختەچی هێناوە بۆ نانەوەی ئاشوب و ئاژاوشت و هیوادارم کە ئەم کارانە نەکرێت و لە هەوری شەرجەنگی هەتا ئەم چرکە ساتە کە من لەگەڵ ئێوە قساکەم بڕیاریاوە کە نەڕوە پێویستە ڕێگەیەکی مناسبتر بدۆزنەوە بۆ چارەسەری مۆزوعەکان و دوورکەونەوە لە کێشە دوورکەونەوە لە پەلامار دوورکەونەوە لە خوێن ڕێژی چونکە هەر تەق و تۆقێ لە سێمانیا ببێ بە تەواتی قڵ ببێتەوە واگدەیت بۆی هیوادارم بینەوە مۆزوعەکەنەوە و مەجموعەیەک پیاوی عاقڵ پەیدا بێ لە ناوێکێتیا ئەمڕۆ تا بەیانی ئەم شەو تا بەیانی تا دوو بەیانی بتوانن بەجۆ جۆرەکان کێشەکان ڕابگرن و بەرەو وەزعەکە بەرەو ئارامی برن نەک خوانە خواسە خراپتر لە دەرچێت و ئەوەشم بۆ باسکردن خۆشەویستان دوای گوێ بگرنەوە کە چۆن پاڤێڵ و بنەماڵی بازانی میت ئەیانەوێ بە هەر جۆرە بێ لاهور بەرنەمەتاڕ و لەوێ شتێکی لێ بکەن بیفڕێنە تورکیا و ملکیە ئەوەم بابەتانە ئەوە حەقیقەتە هەموو کەسێ ئەو ڕاستیە بزانێت منیتر کاتان ناگرم خۆشەویستان شەو شۆگاتان خۆش بێت خواتان لەگەڵ حرمەتێکی زۆرم بۆ هەموو لایەکتان هەیە و لەسەر خەدەبم ئێستا بێ سەعاتی تر بێ 2 سەعاتی کە بێ 4 کە بێ هەر شتێک ڕوو بدا یەکسەر ئاگادارتانەکەمەوە هەمیشە چاوتان لەسەر پێیجەکەی ئارام محەممەد ڕێز و حرمەتم بۆتانێ و خواتان لەگەڵ خۆشەویستانی